وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لألقي ششم لزنجير باسی یاددا بەدیدارتان شاد بووینەوە مسلمانانی بەڕێز. ئەم جارەیان ئەوەی یادی خۆم و بەڕێستانی دەخەمەوە بریتیە لە بابەتێکی گرنگ کە پەیوەستە بە دین و عەقیدە و بیر و باوەڕمانەوە و پەیوەستە بە ژیانی ڕۆژانەمانەوە، واتە هەم دین و ئیمانمان پێی زیاد دەبێ، هەم لە بواری ژیانی ڕۆژانەشدا بە دڵنیاییەوە دەتوانین سوودی زۆر گەورەی لێ ببینین. لە مانگی قورئاندا، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا، لە خزمەت قورئاندا لە سوورەتی لوقمان ئایەتی 11 وەردەگرین. با بچینە خزمەت ئایەتەکە، کەلامی خۆی پەروەردگار بخوێنینەوە کە دەفەرمێ: خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. پەروەردگارمان سبحانه وتعالى دەفەرمێ: الله سبحانه وتعالى ئەو پەروەردگارەیە، ئەو خالقەیە کە خلق السماوات بغير عمد ترونها. سەرنجمان بۆ چەند شتێک ڕادەکێشێ. یەکەمیان ئەفەرمێ ورد ببنەوە، تێڕامێنن. بابەتی ئەم جارەمان بریتیە لە وردبوونەوە و تێڕامان لە دروستکراوەکانی خوای پەروەردگار. ئەوە یادی خۆم و بەڕێستان دەخەمەوە کە لە قورئانە کاتێککە ئەم ئاەتەمان خوێندەوە یان ئەم جۆرە ئاەتانەمان خوێندەوە، خوای پەروەردگار یادمان دەخاتەوە. خۆ ئێمە شتەکان دەبینین، خۆ ڕۆژانە لەبەر چاومانن، بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە لەگەڵیان تێکەڵاو بووین، یان سەرقاڵ بوون بە ژیانی دونیامان، یان سەرنجدانمان بۆ کۆمەڵێک شتی دروستکراو خەریکە لە بیرمان دەباتەوە ئەم دروستکراوە جوانانەی خوای پەروەردگار کە زۆر جار خەیاڵمان لێ نەکردوێتەوە. ئەم قورئانە بۆیە کە بەردەوام دەبێ بیخوێنینەوە، لەسەریشی بوەستین، بیکەین بە دەرسی ڕۆژانە و ژیانمان. هەموو جار خوای پەروەردگار یادمان دەخاتەوە. دەفەرمێ سەیری ئایەتی ژمارە 11 سوورەتی لوقمان بکەن. خوای پەروەردگار کۆمەڵێ دروستکراوی خۆیمان دەخاتەوە یاد. یەکەمیان خلق السماوات بغير عمد ترونها. دەفەرمێ پەروەردگار الله سبحانه وتعالى کە خالقی ئێوە و هەموو گەردون و دیار و نادیارە، ئەو زاتەیە کە ئاسمانەکان، نافەرمێ خلق السما، خلق السماوات، هەموو ئاسمانەکان، هەموو ئاسمانەکانی دروست کردووە بغير عمدین، بەبێ ئەوەی کۆڵەکەیەکیان لەژێردا بێ. تەنها لە ئاسمانی یەکەمدا کە 7 ئاسمان هەیە بە نەسی قورئان و کەلامی خوای خالق سبحانه وتعالى، بەس لە ئاسمانی یەکەمدا ئێمە خۆرمان هەیە، ڕۆژمان هەیە کە هەموو سەر بەرزکەوە ڕۆژ دەبینی، پاشان لە شەوا سەر بەرزکەوە مانگ دەبینی. ئەو هەموو ئەستێرەیە کە ناژمێردرێن، ئەمانە هەمووی زۆریان هەیە لە زەوی بچووکترە، هەندێکیان هەیە بەقەدەر زەویە، ئەستێرەیان هەیە زۆر لە زەوی گەورەترە، ئەستێرەی تێدایە کە بە هەزاران جار هێندەی زەوی ئێمە گەورەترە. تەماشاکە هەمووی لە بۆشاییدا، مەبەست لە ئاسمانی یەکەم، هەمووی لە بۆشاییدایە، هیچی کۆڵەکەیەکی لە ژێرانیە. ئەوەش کە لەسەر مانگەوە لە ئەستێرەیەکی ترەوە سەیری ئێمەکە، ئەم زەویە کە نیمچە گۆییە و نیمچە خڕا، تەماشا دەکەی ئەویش ئەوە لە بۆشایی ئاسمانە وەستاوە، لەناو ئەم هەوایەدا وەستاوە بغير عمد ترونها. چاول لە هیچ کۆڵەکەیەک، لە هیچ دینگە و پایەیەک نییە. ئەمە چی ڕایگرتووە؟ ئەمە هێزی کێشندەیەک کە ڕێک لە شوێنی خۆیدا بە قیاسی خۆی بە ئەندازەی پێویستی خۆی. ئێستا هێزی کێشندەی زەوی لەوەی ئێستا کە بە دەوریەوەیەتی زیاتر بووە یان کەمتر بووایە، ژیان لەسەر زەویدا نەدەبوو. بۆیە ئەمە نایبینین، بەڵام ئەمە خوا هەمووی دروست کردووە.
هەمووی لە خولگەی خۆیدا لە شوێنی دیاریکراوی خۆیدا هەتا کۆتایی هاتنی دنیا و بەرپابوونی قیامەت هەمووی وەکو خۆی دەسوڕێتەوە لە شوێنی خۆیداەتی. بیر بکەوە ئەمە دەکرێت لە خۆیەوە بوو بێ؟ دەکرێت ئەم هەسارە گەورە لەم بۆشایی ئاسمانەدا ئاوا بەبێ کۆڵەکەیەک بەبێ دینگەیەک ڕاوەستا بێ؟ سەقفی خانووەکە دیوارەکانی لەژێر لابەی دەکەوێتە سەر زەوی و دەڕوخێ، دوو لا سێ لای لابەی بەلایەکیان ڕاناوەستێ. بەڵام ئەستێرەکەی تۆ هەسارەکەی تۆ کە زەویە ئەو مانگ و خۆر و ئەستێرانەی کە دەیان بینی تەماشاکە هیچی عەمودێک کۆڵەکەیەک ڕاگرێکی نییە، وەستاویشە لەو بۆشای ئاسمانەدا. ئەمە چیت پێ دەڵێ؟ ئەمە پێت دەڵێ ئاگادار بە، یاد بکەوە، بێ ئاگا مەبە لە خوای پەروەردگار، بڵێ سوبحان الله. هەر جارێکەوە سەیری ئەو ئاسمانت کرد، سەیری زەوی خۆتت کرد، بڵێ سوبحان الله، پاکو بێگەردی بۆ الله سبحانه وتعالى، دەسەڵات هەر بۆ تۆ یا الله. إن الله على كل شيء قدير، خوا توانای هەیە بەسەر هەموو شتێکە. دووەمیان وألقى في الأرض رواسي أن تميد بكم. سرنجی دووەم سرنجی شاخەکان بدەن، ئەو شاخانەی کەوا چۆن خێمەیەک لە شوێنێکە دایدەنێ، هەموو خێمەمان بینیوە بە هەندێک گوڵمیخ بە زنجیری درێژ دێنن بە چەکوش دایەکوتنە زەویەکەوە و حەبلی خێمەکەی پێوە دەپێچن بۆ ئەوەی بانەی بە، بۆ ئەوەی بە ملاولادا نەکەوێ و لەنگەر بگرێ. سبحان الله، پەروەردگار شاخەکانی چواندووە بەو گوڵمیخانە والجیبال ئەوتادا لە شوێنی ترا دەفەرمێ. شاخەکان کراون بە گوڵمێخێکی ئاسن و زەویان پێ لەنگەر گرتووە. ئەم شاخانە بوو نەمایی ئارامی زەوی و نەکەوتنی بەم لاولادا. سێیەم وبث فيها من كل دابة، ئەوەی جوڵندەیە، دابە ما يدب على الأرض، ئەوەی کەوا بەسەر زەویدا لە بچووک و گەورە، لە جوڵندا، لە گیان لەبەر هەیە، هەمووی خوای گەورە لەسەر زەویدا بڵاو کردوێتەوە بێجگە لە مرۆڤ. لەسەر زەویدا هەروەها فیها لە ناو زەویشدا، ئێستا ناو زەوی ئەو هەموو حەشەرات و کرمەک کە لە ژێر زەویدا هەیە، خۆمان هەندێکمان بینی و هەندێکیشمان لەوەتی هەر نەبینی بێ. چوارەم وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. پەروەردگار دەفەرمێت لە ئاسمانەوە بارانمان ناردە خوارەوە، بەهۆی ئەو بارانی ڕەحمەتەوە ئەو هەموو جۆرەها ڕوەک لە جۆرەها ڕوەکی جۆرا و جۆری جوانی سەرنجڕاکێشی ڕازاوە ئەم سەرزەویە بۆتە پارچەیە گوڵ و گوڵزار و گوڵستان و سەوزەگیا. ئەمە هەمووی بەرهەمی بارانی ڕەحمەتی خوای پەروەردگارە کە ئەم زەویە مردووە زیندوو دەکاتەوە و ئەو درەخت و گژ و جیا و گوڵ و گوڵزاری پێ بەرهەم دێ. هذا خلق الله. یادی خوا بکەن، سەرنج بدەن، بیر بکەنەوە، ئەمە دروستکراوی خوایە. ئەو ئاسمانە، ئاسمانەکان، شاخەکان، ئەم سەرزەویە، ئەو گیاندارانە، بارینی باران لە ئاسمانەوە، ڕوانی ئەو هەموو درەخت و گژ و جیا و گوڵ و گوڵزارە، هذا خلق الله. نەڵێ ئەمە سروش خوڵقاندوویەتی، نەڵێ لە خۆیەوە مادە چۆپاڵ مادە و دروست بووە، نەڵێ غەیری ئەڵڵا دەسەڵاتی هەبوو و هاوبەشی خوا هەبووە. هذا خلق الله. ئەمە هەمووی دروستکراوی تەنها کەسێکە کە ئەڵڵایە، کە دروستکەر و خالقی من و تۆ و ئەو هەموو شتانە و ئەو هەموو گەردونەیە. هذا خلق الله. یادی خوا بکە، بزانە و یەقینت هەبێ ئەمە بێجگە لە ئەڵڵا دەسەڵات و هێزی هیچ کەسێک لە دروستکردن و بوونی دانیە. فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. جا سرنج بدەن، ورد ببنەوە، یادی خۆتان بکەنەوە، ئەوانەی کەوا غەیری ئەڵڵان، ئەوانەی کە غەیری ئەڵڵان چیان دروست کردووە؟ بەس پێم بڵێن شتێکم پێ بڵێن دروستیان کردبێ. بەڕاستی ستەمکاران لەسەر لێشێواویەکی یەکجار ئاشکرادان، کەواتە قورئان پێمان دەفەرمێ گومڕا ئەو کەسەیە ئەڵڵا ناناسێ، گومڕا ئەو کەسەیە جا با شەهادەی دکتۆرای هەبێ، با پرۆفیسۆر بێ، با ڕیز عەشرەتێکی گەورە بێ، با سەرۆک حیزبێکی گەورە بێ، با خۆی بەدەسەڵاتداری هەموو دنیا بزانێ، با خۆی بە زانای زاناکان و مامۆستاکان بزانێ،
بەخوا لە گومڕاگ نەک گومڕایەکی ئاسایی، گومڕایەکی ئاشکرا و ڕوون، وەکو ڕۆژی ڕووناک ئاشکرایە ئەو کەسە گومڕایە کە ناڵێ هذا خەلق الله، بەخوا ئەمە هەمووی دروستکراوی خوایە، ئەمە هەمووی دەستکردی خودای پەروەردگارە کە لە نەبوونەوە هەمووی دروست کردووە. خوای پەروەردگار باسی ئەم دروستکراوانەمان بۆ دەکا، یادمان دەخاتەوە، خۆ ئێمە ئەوانەمان هەموو بینیوە، کافر و موسڵمان دایان بینێ. ئێمە زنجیرە باسی یاد لەم ئەڵقەی شەشەمدا ئەم دروستکراوانەی خوامان دەخاتەوە یاد کە لە سەرەتاوە عەرزم کردن دەکرێ ئێمە بەهۆی سەرقاڵی ژیانمانەوە، بەهۆی گەڕانەوە نەبێ بە قورئانەکە بۆ خزمەت قورئانەکە بە تایبەت لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا وەڵڵاهی بێئاگا دەبین، بێئاگا دەبین و لەم دروستکراوە گرنگانەی خوای پەروەردگار ڕانامێنین کە مایەی ژیانی ئێمەن، ئەم ژیان و بوونەی ئێمە لەم سەرزەویەدا پەیوەستە بەو دروستکراوانەی خوای پەروەردگارەوە. خوا ئێمەی هێندە خۆش دەوێ، هەمووی لەبەر خاتری ئێمە لە سەرزەویدا دروست کردووە. یەکەمیان ئاسمانەکان و هێزی کێشندا، دوو شاخەکان کە تەرازووی لەنگەرگرتنن بۆ ئەوەی زەوی نەکەوێ و ئارام بگرێ، سێ لە هەموو جۆرە زیندەوەرێکیش لەسەر زەویدا بڵاو کردوتەوە، فیها هەروەها لە ناو زەویشدا، هەم لەسەر زەوی هەروەها لە ناو زەویشدا، لە ناو زەویدا ژێر زەوی پڕە لە حەشەرات، لە ناو ئەو گڵە تاریکەدا بە هەزاران بە ملیۆنەها بە ملیارەها کرم هەیە کە خۆمان دەڵێن گڕخۆڵکەی پێ دەڵێن گڵخۆڵکەی پێ دەڵێن گڵ دەخوا و پاشان لەم سەرەوەدەی خاڵ و سەرۆفڕەیەداتەوە بۆ ئەوی زەویەکە بەپید بێ. هەمومان کوڕی دەشت و دەرین و جووتیاریمان کردووە لە کاتی جووتە بزانە ئەو هەموو کرمە دێتە دەرەوە، ئەو هەزارەها کرمە کە لە 1 مەتری چوارگۆشەدا هەیە ئەو گڵە دەخوا و لەو سەرۆدەری دەکاتەوە بۆی ئەم زەویە بەپید بێ و باشتر بەرهەم بە تۆ پێشکەشکا و خزمەتی تۆ بکە. ئەو کرمە لە ژێر زەویدا خوا لە بەرخاتی تۆ دروستی کردووە. وبەث فیها من كل دابة، هەمووی لەبەر خزمەتی مرۆڤ دروست کراوە. هەندێک لەو ئاژەڵانی لەسەر زەویدان گۆشتەکەیان دەخۆی، هەندێکی تریان شیرەکەی دەخۆی، هەندێکیان شیر و گۆشتەکەی دەخۆی، هەندێکیان وەکو بزنی مەرەز و مەڕ و ئەوانە سوود لە خوریەکەی دەبینی، سوود لە مۆجوانەکەی دەبینی کە شاڵە گرانبەهاکان، گرانبەهاترین جلی کوردی ئێمە لە مووی بزنی مەرەز دروست دەکرێت. خوا ئەوەشی لەبەر خاتری تۆ دروست کردووە. هەندێکیان بۆ بار بەکاردەهێنرێن وەکو ئەسپ و گوێدرێژ و ماین، هەندێک مار دروست دەکا خوای پەروەردگار بۆ ئەوەی کەوا مشکی کێڵگەکان بخوا، مشکەکانی ناو کێڵگەکە گەنمەکانمان هەڵنەژێڕێتەوە و نەیکا بە زەویەکی سوور و بێکەڵک ئەو مارانە لەو زەویانەدا خوا دروستی کردوون. ئەڵێ خوا ئەم هەموو مارە لەو دەشت و دەرەدا بۆ هەیە، هەمووی لە پێناوی پاراستنی کێڵگەکەی تۆدا کاکی جووتیار، هەموو مرۆڤایەتی کەنانەکەت بە ئاسوودەیی بێتە سەر سفرەکە بەهۆی ئەو مارانەوە ئەو هەموو مشک و حەشەراتە زیان بەخشە ناتوانێت گەنمەکەت و جوۆیەکەت و نیسکەکەت و نۆکەکەت و دانەوێڵەکەت بخوا، هەمووی لە ناو دەبا. هەروەها بۆقی دروست کردووە بۆ ئەوەی مێشولە بخوا، مێشولەی دروست کردووە بۆ ئەوەی پیتاندنی ڕووەکەکان و گوڵەکان بەهۆی جوڵەی مێشولەوە لەسەر ئەمیان بۆ ئەویان بپیتێندرێن و بەرهەمیان هەبێ و گوڵیان هەبێ. جێگەی سەرنجن ئەمانە هەموو، بەڕاستی دەبێ یادی خوای پەروەردگارمان یاد بخاتەوە. زیکری خوا هەرەوە نییە بە تەسبیحەکەت بڵێی سوبحان الله الحەمدولله دڵت لە شوێنێکیکە بێ، بەخوا ئەمە یادی خوایە، ئەمە زیکری خوایە کە بەدیار ئەمانەوە دانیشی جا لە دەشت و دەرێکە لە ماڵی خۆتەوە بەدیار تیڤیەکەوەی لە مۆبایلەکەتە لە کەناڵێکی ئاسمانیەوە سەیری ئەم دروستکراوانەی خوا دەکەی. بەخوا بەڕێزان ئەمە زیکری خوایە، ئەمە زۆر لە تەسبیحەکە گرنگترە کە دەڵێی سوبحان الله سوبحان الله ئەستەغفر الله الحەمدولله. ئەوە کە لەوێدا ئاوا بە وێنە دەیبینی بەڵام یەکسەر دێتە مێشک و زیهنتەوە دەڵێی هذا خەلق الله، ئەمە دروستکراوی خوای پەروەردگارە، گەورەی بۆ تۆ یا ئەڵڵا، پاک و خاوێنی بۆ تۆ یا ئەڵڵا، دەسەڵات هەر بۆ تۆیە یا ئەڵڵا. ئەوە سوبحان الله کەتە دەڵێ الحەمدولله خوایە ئەم هەموو ئاژەڵ و گیاندارە لەسەر زەویدا، لە ناو زەویەکەدا، لە ناو دەریاکەدا، بە ئاسمانەکەوە باڵندەکە، هەر هەموو لەبەر خاتری من دروست کردووە. منێکی عەبدێکی گوناهبار خوایە گەلێ غافڵم لە تۆ، الحەمدولله پڕ بە دڵسوپاست دەکەم. ئەوە زکری الحەمدولله. ئەڵێ الله ئەکبەر دەسەڵات هەر بۆ تۆیە یا ئەڵڵا،
ئەم هەموو مەخلوقات تەنها بە تۆ دروست کراوە، تەنها بە تۆ بەڕێوە دەچێت. دکتۆر مستەفا مەحموود لە بەرنامەی العلم والئیماندا دەڵێ مێرولە ئەوەندەی کە ئەو کاتەی ئەو دیارە ئێستا بە دڵنیاییەوە زیاتریش دۆزراوەتەوە. دکتۆر مستەفا مەحموود کاتی خۆی لە العلم والئیماندا وتوێتی 20,000 جۆری مێرولە تا ئێستا زانست تۆماری کردو. 20,000 جۆری مێرولە. ئەم مێرولەیە لیکەکەی ئەنتیبایۆتیکی تێدایە، یعنی بەردەوام خۆی خاوێن دەکاتەوە کە بەسەر زەویدا دەڕوە کە شتێک هەڵدەگرێ مێرولە زۆر پاک و پوختە، بەردەوام لیکەکەی کە دەری دەدا مادەی ئەنتیبایۆتیکی تێدایە کە خۆی خاوێن دەکاتەوە. دەستورێکی مەلەکیان هەیە. ئەوەتانە شاری مێرولە شارێکی زۆر عەجیبی ئەندازیاریە. خاوەن نیزامن، زمانی لێک حاڵی بوونیان هەیە، سەریان بە یەک دەکەوێت قسە لەگەڵ یەک دەکەن، هەر ئەوە تا یەکێکیان شیرینیەک چەوریەک لە شوێنێک بدۆزێتەوە کە گەڕایەوە ئاماژە بە هەمویان دەکات لە ڕێگە تووشی بدەڵێ ئەوەندەی ترت ماوە لە فڵان شوێنە یەکسە بڕۆ، هەر ئەوە تا یەکیان دۆزیەوە عەرزمکردن هەمویان بۆی دەڕۆن. زمانی لێک حاڵی بوونیان هەیە. ئومەتێکن گەلێکن وەکو تۆی مرۆڤ زۆر بە ئاگا و کاسبتر و ماندوونە ناستر و ئەو شاری خۆیان دروست دەکەن، یاسا و نیزامی تایبەت بە خۆیان هەیە و لێیلا نادەن. سیر کە خۆی گەورە سمۆرەی دروست کردووە، سمۆرە بەڕوو و گوێز و شت دەشارێتەوە زۆرتر لە پێداویستیەکانی خۆی. یعنی ئەگە بۆ نمونە 10 گوێز بخوا لە ساڵێکە 50 گوێز بخوا 200 دەشارێتەوە، 1000 دەشارێتەوە، بەڕوو زۆر دەشارێتەوە. بەڵام لە دواترە زاکیرەی زەعیفە، خوای دادگەری کاربەجێ ئەوەندەی دەخاتەوە مێشکەوە کە پێبژێوی خۆیەتی بە ئەندازەی ئەوەی کە برسی نەبێ و بە تێر و تەسەلی بژی دەچێتەوە سەر مەغزانەکان لە کلۆری دارەکان لە ناو گرد و چاڵ و شوێنەکانی زەویدا کە هەریەکە بەشێکی تێکردوون، حتا ئەندازەی پێویستی خۆی کە برسی نەبێ ئەوە مێشکی عیبی نییە. لە دوای ئەوەوە مێشکی نایەتەوە کار، نازانێت لە کوێ شاردوونێ و لە یادی دەچنەوە. بۆیە زۆربەی دارستانە چڕەکان ئەو هەموو دار بەڕوەکە ڕواوە لە جیهاندا ئەڵێن ڕووەکی سروشتی، ناسروشتی نییە، ئەوە بە ئیلهامی خوای پەروەردگار بەو بەرنامەیە کە خوای گەورە خستوویەتی مێشکی ئەو سمۆرەوە، ئەو خالیقەیە کە ئەوەی والێ کرد، ئەو تەماحەی داوەتێ زۆر زۆر زیاتر لە پێبژێوی ژیانی خۆی دەشارێتەوە. دوای بارانی بەسەرا دەبارێ خستوێتی ژێرگڵەوە، بەڕۆکەی خستوەتە ژێرگڵەوە، گوێزەکەی شاردوێتەوە، بارانی بەسەراباری بۆ خۆی دەڕوێ دێتە دەرەوە. ئەو هەموو دارستانە هیچی دەستکاری مرۆڤی تێدا نییە، هەمووی خوای پەروەردگار لە ڕێی ئەو سمۆرەوە بۆ تۆی مرۆڤی دروست کردووە. سەرنج بدەن، ئەمە یادی خوایە. لە زنجیرە باسی یادا با یادی ئەم دروستکراوانەی خوای پەروەردگار بکەینەوە، لەوێەوە یادی پەروەردگاری خۆمان ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بکەین. لە ئادەمیزاد و زۆر گیان لەبەریتردا سەرنج بدەن نێرینە بەتواناترە لە مرۆڤدا بە شێوەیەکی گشتی. دیارە ئافرەت هەیە بەقەدەر چەند پیاو بەهێزە، بەڵام ئەمانە کەمن. شێوە گشتیەکەی بە شێوە گشتیەکەی نێرینە لە مرۆڤ و لە هەندێک گیانلەوەرانی تردا زۆر زۆر بەهێزترە، هەوڵ و کۆشش دەدا، بەڵام مێینەی مرۆڤ هەروەها مێینەی هەندێک لە گیاندارانی تر نەوە دەخاتەوە، بەچکەی دەبێ، بەشید بە خێوی دەکا، سۆز و میهرەبانی هەیە، ئامێزی گەرمی هەیە، ناسکە، قسە ناسکە، دەنگ ناسکە، دڵ ناسکە، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک شوشەوایە. ئەمە لە ناو مرۆڤ و هەندێک لە دروستکراوەکانی تری خوادا. بەڵام مێشولە مێیەکەی خوێن دەمژێ، نێرەکەی شیلەی گوڵ دەمژێ، چاولێ بە پێچەوانەوە. لە شێردا مێینە دڕترە و بەهێزترە و ڕاوکەرترە. لە هەنگدا مێینە شایە و ئەوانی تر، ئەو شاژنە و ئەوانی تر هەموو لە خزمەتیدان و بە هەمووانیان خزمەتی مەملەکەتەکەیان و شارەکەی و شانەکەیان دەکەن. لە دوو پشک و جاڵجاڵوەکەدا مێینە نێرینەکە دەخوا، مێینە مێردەکەی خۆی نێرینەکە دەخوا. لە فەرەسول بەحردا کە ئاژەڵێکە زیندەوەریەکە لە مێینە هێلکەکە دەردەچێت، هێلکەکە لە مێینەکە دێتە دەرەوە، دەچێتە چیسێکەوە، هێلکەکە چیسەکە دەچێتە ناو لەشی نێرینەکەەوە، لەوێدا دەپیتێندرێ، پاشان حملەکەی لە لای نێرەکە گەورە دەبێ و لەو بێچکەکە دێتە دەرەوە. سوبحان الله، پێچەوانەی هەموو مەخلوقاتی تر.
وی پێمان بڵێ ئین الله على كل شيء قدير. حشتر تا چاوی لە خەڵکی بێ ناچێتە لای مێیەکەی. فیل کە نەخۆش کەوت بەتەنها دوور دەکەوێتەوە. ئەگەر چاک بۆەوە دێتەوە ناو کۆمەڵی فیلەکانەوە ئەینا نایەوێ ئازار بە کەس بگەێنێ و بار بێ لەسەر کەس شکۆی خۆی دەپارێزێ و بەتەنها لە شوێنەکە دەمرێ. زانایەک هەیە کینیث وەکر، ئەمە لە کتێبی موسوعة الإعجاز القرآني دكتورة نادية طيارة دوو کتێبن بەیەکەوەن لە یەک کتێبان بەرگی 1 و 2 لە بەرگی 2دا لە لاپەڕەی 254دا ئەم زانایە کاتێکە سەفەری ئەفریقای کردووە لەوێ تێڕاماوە لە ژیانی گیانداران. ئەڵە سەیرم کرد ئەمانە زۆر بەیەکەوە ژیانیان هەیە، زۆر گیانی هاوکاریان لە ناو یەکترا بەهێزە. ئەڵە سەیرم کردووە ئاسک و کەرەچێوی. ئاسک و کەرەچێوی هۆگری یەکتر بوون، بەیەکەوە لە شوێنێکە لە ژینگەیەکەوە لە فەریقا دەژیان. ئەڵە جار هەبووە توانیمە کەرەچێویەکە بگرم، بەڵام قەت ئاسکەکانم بۆ نەدەگیرە، چونکە هەر کە لێیان نزیک دەبمەوە کەرەچێویەکە ئاماژەیەکیەدا ئاسکەکان پێشەوەی من نزیک بمەوە هەڵداهاتن. بۆم دەرکەوت ئەمانە ڕوحی هاوکاری و تەباییان لە نێواندا هەیە. هەروەها زەرافە و فیل. فیل گوێچکەکانی زۆر گەورەیە، هەموو گوێچکەی فیلمان بینیوە. فیل گوێی زۆر زۆر بەهێزە، لە دوورەوە بچووکترین زەبزەبە هەست پێ دەکا، بەڵام چاوی ئەوەندە بەهێز نییە. زەرافە بە پێچەوانەوە چاوی زۆر تیژە، چونکە مری زۆر بەرزە، زۆر دوور دەبینێ، بەڵام گوێیەکانی بچکۆلەیە و گوێیەکانی هەستی بیستنیان کەمە. ئەم دوانە هاتوون لە یەک نزیک بوونەوە بۆ ئەوەی کەوا بەردەوام ئاگایان لە یەکتر بێ. هەر کە لە دەنگێکی زۆر دوورەوە خشپەی پێیەک هات، فیل هەستی پێ دەکات، بەڵام نازانێ ئەوە چییە، نازانێت چەند دوورە. زەرافەی ملبەرز فیلەکە ئاگاداری دەکاتەوە دەنگێک هەیە، ملبەرز دەکاتەوە بە چاوەتیژەکانی دەڕوانێ، یەکسەر ئاگاداریان دەکاتەوە، دەڵێ من زووتر ڕادەکەم ئەی فیل تۆ خەوت ڕزگارکە. بەم شێوەیە ئەم هاوکاری تەعاونە لە بینی زەرافە و فیلدا هەیە. خوا ئەمانە لە خوێندنگایەک، لە زانکۆیەک، لە مەعهەدێک، لە پەیمانگایەک خوێندویانە، هەمووی خوای پەروەردگاری خالق سەرپەرشتیان دەکات. ئەو سۆز و خۆشەویستی خستۆتە نێوانی دووشتی جیاوازەوە کە زەرافە و فیلە. هەروەها لەوێدا دەڵێ کەرکەدەن باڵندەیەکی بچووک هەیە، ئەچێتە سەر پشتی، ئەچێتە سەر پشتی بە دەنووک ئەو مێر و کرمانەی کەوا دەچنە ناو پێستەکەیەوە و ناو تووکەکەیەوە بە دەنووک هەمووی دەخواواتە خۆراکی خۆی مەزبوطە، ئەم خۆی پاک و خاوێنی بۆ نەپارێزراوە، لە زەوی پیس داکەوتووە. ئەو کرم و حەشەرە پیسانەی کە ئازاری دەدەن و خروو بەلەشی دەگەیەنن ئەم تەیرە دێ هەموویان دەخوا. و پاشانیش کاتێک کەرکەدەن خەریکی ئیشی خۆیەتی، خەریکی خواردنی خۆیەتی، بێ ئاگا دەبێت تەمبەڵە هەر مەترسیەک لە دوورەوە دیار بێ ئەو کەرکەدە ئەو باڵندەیە چەندە نووشێک لە تەپڵی سەری دەدا و بە ئاگای دێنێتەوە ئەڵە ڕاکە لێرە دوورکەوە مەترسی لەسەرە. بەم شێوەیە ئەم دوانە هەردووشیان بوونە هاوکارێکی زۆر جوانی بەیەک. جا ئەم زانایە ئەم کینیث وکرە دەڵێ دەمبینی کاتێک کە دەنووشی لەسەری دەدا دەیگو مەترسی هەیە، شتێک بەرەو ئێرە دێ، ڕندەیەک دێ بتخوا، مرۆڤێک نزیک دەبێتەوە، دەنووشی لەسەری کەرکەدەکردنەکە دەدا و ئەویش یەکسەر ڕای دەکرد. ئەڵێ لەو کاتەدا بینیم لەگەڵ هەڵبەز و دابەزی کەرکەدەنەکەدا ئەم باڵندەیەش لەسەر پشتی وەکو سواری وڵاخێک بوو بێ، هەڵبەز و دابەزی خۆی دەکرد و چێژی خۆی دەبینی و خواردنی خۆی دەخوارد و لەسەر پشتی هەڵنەدەفڕی. ئەمە هەمووی ڕوحی هاوکاریە، بەیەکەون، هەمویان بەیەکەون. پەروەردگار دیقەت بدەن بەڕێزان، دەفەرمێ ئەمانم هەموو بۆ ئێوە دروست کردووە. جا ئەم دەرسی تێڕامانە یادکردنەوەی خوای پەروەردگار لە ڕێی دروستکراوەکانەوە ئیمانت زیاد دەکات. بەخوا ئینسان کە بیری لەم شتانە کردەوە بە ئەندازەی چەند شەو نوێژ ئیمانت زیاد دەکات، بە ئەندازەی چەند ڕۆژووی سونەت زیاتر ئیمانت زیاد دەکات، چونکە دڵی هذا خەلق الله، ئەمە هەمووی دروستکراوی خوای پەروەردگارە، هەمووی دروستکراوی خوای پەروەردگارە، پاک و خاوێنی بۆ تۆ. ئەمجا سوبحان الله کەت باش لێ حاڵی دەبی، ئەمجا الحەمدولله کەت باش لێ حاڵی دەبی، ئەمجا لە ناخی دڵەوە دەڵی الله ئەکبەر، خوای هێز هەر بۆ تۆیە، گەورەی هەر بۆ تۆیە، هەر شایانی تۆیە، تۆ لە هەموو گەوران و بەدەسەڵاتداران گەورەتری. ئەم بابەتانە خەریکە لە یادمان دەچنەوە. لە مانگی ڕەمەزانە بەڕێزان کات بۆ خۆتان دانێن، با بەتەنها بین، هەر لە شاشەی مۆبایلەکەتەوە کە ئەو هەموو شتە بێخێری تێدا دەبینی،
بیخە سەر فیلمێکی حیوانات، ژیانی ئاژەڵێک، چەندەها مەوسوعە و کتێب هەیە لەسەر ئەمانە، چەندەها گۆڤاری زانستی هەیە. بەڕێزان ئەمانە هەموو دینن، ئەمانە هەموو تەفسیری قورئانن کە تۆ ئەمە دەخوێنیەوە، یعنی تەفسیری قورئان دەخوێنیەوە، مانای قورئان دەخوێنیەوە کە قورئان یادت دەخاتەوە، تۆش بە زانستیانە سەیری کە و زیاتر گەورەی خوات بۆ دەردەکەوێت. پاشان دەرسی ژیانمان دەداتێ. توخوا پێمان دەڵێ حەیف نییە تۆ وەکو باران نەبی، ئەو زەویە مردووانە بەهۆی بارانەوە زیندوو دەبنەوە، تخوا حەیف نییە تۆ وەکو باران نەبی. ئای چەند جوانە کەسانی بەڕێزی وەکو جەنابتان، ئینشاءڵڵا منیش و ئێوەش لەوانە بین، دەچنە هەر شوێنێک خەڵکەکەی وەکو مردووی لێ هاتووە، مەدیسەکە وەکو مردوو وایە، وەکو تازیەبار وایە، هەمووی دڵناڕەحەتە کە دەچێتە ئەو شوێنە دەڵی بارانی ڕەحمەتە، هەموو خەڵک دڵی خۆش دەبێ، هەموو فەرەحیان بە دڵادێ، هەموو زەردەخەنە دەچێتە سەر لێویان، هەموو مشکیلەکانیان حەل دەبن. ئیسلام دەفەرمێ یادی خوا ئەوەیە تۆ بارانت بینی هەر بیر مەکەوە وەڵا سەدەکان پڕ دەبن کەوە نیعمەتی خوایە، هەر بیر مەکەوە گەرمەکەمان بۆ دەڕوێکەوە خەڵاتی خوایە، بیر بکەوە با منیش باران بم بۆ دڵە مردووەکان. چەند جوانە بەهۆی تۆ خەڵکێک لەم ڕەمەزانەدا بەرەو خوا بێ، یەک کەس بەرەو مزگەوت بێنی زۆرە ببە بارانی ڕەحمەت بۆ دڵی مردوو، بۆ دڵی خەمبار. توخوا ئەو ئاژەڵانە ئاوا پێویستیان بە یەکەوە یارمەتی یەکتر دەدەن، گیانی هاوکاری و تەباییان لە نێواندا یەکتری دەپارێزن. توخوا ئێمەی مرۆڤ حەیف نییە دەرسیان لێ وەرنەگرین، ڕوحی هاوکاری و گیانی هاوکاری لە نێوانماندا نەبێ، ئێمەش ئاوا هاوکاری یەکتر بین. بەخوا هەمومان پێویستیمان بە یەکترە، واللهی هەمومان پێویستیمان بە یەکترە. من کارێکم پێ دەکرێ بەڵام کارەکەی ترم پێ ناکرێ، من بەهرەمەندم لە کارێکە، تۆ بەهرەمەندی لە کارێکە، بەهرەی تۆ بەهرەی من، بەهرەی ئەم کاکەم، بەهرەی ئەو برایەم، بە هەمومان بیخەینە پاڵ یەک، بزانت چەند ژیانێکی بەختەوەرمان دەبێ. کات دروستکراوەکانی خوا دەبینی وەکو عەقیدە و دین و ئیمانەکەت پێ بەرز دەبێتەوە، الحەمدولله فێری دەرسی ژیانیش دەبی. وەیە کاتێ وتارەکانی ئێمە تەنها وتاری ئەوە نیە ئاینی بێ، بەخوا وتاری دین و عەقیدە و بیر و باوەڕ و ئیمانە، وتاری ژینیشمانە. بۆیە مزگەوت ئەوەندە بە بەرەکەتە. ئەم دەرسانە لە کەم شوێن گوێ لێ دەبێ، ئەڵێ وەرە فێری گیانی هاوکاری بە، فێری وێرانکاری مەبە، فێری ئاوەدانکردنەوە بە، فێری کوشتن مەبە، یەکتر لە کوشتن و لە دڕندە و لە دوژمن بپارێزە. ئەم دەرسە لە خزمەت ئەمە چەند ئاەتی سوورەتی لوقمان ژمارە 11 سوورەتی لوقماندا بابەتێکی زۆر بەهێزە، زۆر گەورەیە کە قورئان هەمووی گەورە و بەهێز و بەپێز و بە بەرەکەتە، پڕبەخشندەییە، هەموو شتێکی جوانمان پێدەبەخشێ. ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتوودا، لە وتاری داهاتوودا، لە زنجیرە باسی یادا دەچینەوە خزمەتی. تا ئەو کاتە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.